چۆنن ئەمڕۆژ لەگەڵ بەنی هاتینەوە. هەموومان نەزانین زیندەوەرەکان پێویستیان بە چوار شتی گرنگ هەبوو هەتاکو بژین: food, water, air, and a place to live. خواردن، ئاو، هەوا، شوێنی ژیان. ئێمە لەم وانەیەدا باسی شوێنی ژیانەکەین. A place to live. با بزانین ئەو شوێنانە کامانەیە کە زیندەوەرەکانی تێدا دەژین. هەروەکو چۆن تۆ لە خانوودا دەژی، زیندەوەرەکانیش شوێنی جیاوازیانەیە کە کردویانە بە خانوو لانەی خۆیان. بۆ نمونە دارستانەکان. Forests. What is a forest? Forest is a place where many trees grow. دارستانەکان ئەو جێگەیانن کە دار و درەختێکی زۆر تیاندا گەشە دەکات. Forest is a place where many trees grow. Repeat after me. Forest is a place where many trees grow. Forest is a place where many trees grow. Good job! لە ماڵەکەی خۆماندا من و دایک و باوک و خوشک و براکان و کەس و کارەکەم تێیە ئەژین. ئێمە لە خانووی خۆمانەژین، تۆش لە خانووی خۆتەژیت. چۆن هەریەکێ لە ئێمە خانوو ماڵی جیاوازمان هەبوو، شوێنەکانیش خێزان و زیندەوەری تایبەت بە خۆی تێئەژی. چێن خێزانەکانی دارستانەکان؟ سەبارەت بە ڕووەکەکان ئەو درەختانە تیاندا دەژین کە باڵان زۆر بەرزە و پێویستیان بە ئاوی زۆر هەیە ڕۆژانە بیرخۆنەوە، چونکە دارستانەکان بارانی زۆری لێبارێت. نمونە بۆ ئەمە ئەم دوو جۆری ڕووەکەیە کە لە کتێبەکەتدا باسی کردووە: Provender and Oleander bushes. Forest is a place where many trees grow. We have so many kinds of plants living in a forest. لە دارستانەکانە جۆری زۆری درەخت و ڕووگەکان تیا گەشەکات، وەکو لەم ڤیدیۆیەدا ئایبینی. کۆمەڵێ داری زۆر و سەوز و باڵابەرز ڕواوە لە دارستانەکەیە. سەبارەت بە ئاژەڵەکانیش بەشێکی زۆریان لە دارستانەکانەژین. بۆ نمونە شێر، پڵنگ، زەرافە، کیسەڵ، جۆری زۆرمان هەیە. تۆ توانی هەنێ جۆری ڕووەک و ئاژەڵەکانم پێ بڵێ کە لە دارستانەکان ئاژین؟ Today's activity is چالاکی ئەمڕۆمان ئەوەیە کە وێنەی دارستانی بکێشی کە هەموو ئەو ڕووەک و ئاژەڵانەی تیا دیار بێت کە ئەزانگی لە دارستانەکان ئاژین. لەم وانەیەدا فێری ئەوە بووین کە دارستانەکان جێگەیەکی چۆنە و کێ تێیدا دەژین. لەوانەی داهاتوە باسی جێگەیەکی ترەکەی و باسی ئەو خێزانانە ئەکەین کە لەو جێگەی ئاژین. لێرە کۆتایی بەم وانەیە هات. کاتێکی خۆش!